بەناوی خۆی بەشنە و مێرەبان ستڵتان لێبێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی جەژنانە بێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. بەرنامەی جەژنی ئەمڕۆمان جیاواز ئەمڕۆ لەم ماڵەیەم کاوکات دایکێکی بەسۆز و خانمێکی باشی ماڵەوە و پەرلەمانتارێکی سەرکەوتوی فراکسیۆنی کۆمەڵی لێیە. بۆی ئەمڕۆ لەگەڵەوە ئەو دەبین و دیوی دەرەوەی کاری پەرلەمانتاری تاوتوێ دەکەین لەگەڵمان بن. السلام عليكم جژنتان پیرۆز بێ حەمەدین. سلام علیکم دادە ڕووپاک جژنتان پیرۆز بێ. خۆ فەرموو فەرموو. دادە ڕووپاک پێم بڵێ لەگەڵ ئیش و کار چۆنی یعنی بەگشتی لەخۆ بەزیاد بێ بەڕێی دەکەین. ئەلحەمدوللا. ئەوانە زیزان ئەمە لەگەڵ ڕووپاک خان و هاوکات بەدریە خان کە هەردووشیان ئەندامی فراکسیۆنی کۆمەڵن ئێمە وەکو خوشک و برامان لێهاتێ بە پێوەی کە زۆرترین زانیاری و معلومات بەیەکەوە لەگەڵ یەک تاوتوێ دەکەینەوە بەڕاستی دوو خانمی زۆر هاوکار ئێمە سپاستان دەکەین بۆ ئێمە هەر بەدادە ناوی دەینین. زۆر سپاس دەستان خۆش بێ خۆشحاڵ بووین بەخێر بێن سەرچاوم خێر بێن. جشنت پیروز به کردی مسلمان بهترونکی با چاو دلمان با چاو دلمان سراتای خیر و خوشی همان به درو شادی به بۆگەیشت کوردستان. ڕووپاک خان زۆر سپاس بۆ میوانداریە. ڕەبی جەژنتان پیرۆز بێ خوای گەورە نێژ و ڕۆژ و تاعاتی مانجی ڕەمەزانی لێ قبوڵ فەرموون. پێم بڵێ چ پەیامێکی جەژنانەت بۆ بینەرانمان هەیە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا زۆر سپاستان دەکەم بەخێر بێن سەرچاوم زۆر خۆشحاڵتان کردین. سەرەتا جەژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانی جیهان و هەروەها مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەین. خوای گەورە تاعات و عیبادەتی مسلمانانی قبوڵ کردبێ ئینشاء الله. وەجەژنە پیرۆزە لە خزمان دۆستان هاوڕێیان هاوپیشەکانم دەکەم. زۆر سپاس دەکەم بە زۆر خۆشحاڵم بە جەژنانەیەکی لەگەڵ کە حەمەدەمی بکەین کە هاوسەری ڕووپاک خانەکە حەمەدەمی زۆر خۆشحاڵین کەم ڕۆ میوانداریتان کردین. پەیامی جەژنانەی ئێوە چییە؟ بەخێر بەنیا خۆ سەرچاوم کای ئیمران جژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان دەکەین بە تایبەتی لە ئێوەی خۆشەویست و لە هاوشاریانی خۆشەویستمان گەلە بەخێر بەنیاخوا. زۆر سپاس گەورە سەلامەت بێ. کا حەمەدەمین جەژنە بەگشتی لە جەژنانە چیەکەن زیاتر لە ماڵەوە سوود دەچنە ماڵە باوانە دیان هەر لە ماڵێ دەمێننەوە؟ خۆی بە پێی جەژنەکە دەگۆڕێ بە پێی جەژنەکە زۆربەی جەژنەکان لە ماڵی خۆمان ڕووپاک تەوان قەیسی و خواردنی جەژنانە عادەتەنە و کەلتورە کوردەوارێکە هەیە برنج و گۆشت و فاسوولیا و قەیسی حازر دەکا و لە خواردنەکانی ڕازی زۆر باشە هەر زۆر دەرەجەیەکە خواردنی دەرەی پێ ناخرێت. خواردنی دەرەی پێ ناخرێت. زۆر باشە خواردنی دەرەی پێ ناخورێ بەڵام پێم بڵێ و پێڕادەکەن ینی خواردن ئامادەکات و ئەمە لەی لە تاقیبوونی خواردنەکان بە حکمیەوە ئێمەش دەوام هەیە سەر قاڵم زۆر جار ئێواران دەینەوە ماڵێ نۆرمەڵە شتەکە زۆر باشە. ڕووپاک خان ڕۆژانە وەکو ئافرەتێکی ئاسایی کە داوامی نەوێ ڕۆژانە سێ جەمی خواردن ئامادە دەکەیت؟ بەڵێ خۆی کاگە عیمران ڕاستە دەبێ ئەو حەقەتە بڵێین کاری پەرلەمانتاری قورسە و مەشغوڵت دەکا بەڵام دەبێ ئافرەت هاوسەنگیەک ڕاگرێ لە بینی کاری پەرلەمانتاری هەر نەک پەرلەمانتاری کاری دەرەوە ینی کە دەوامت هەبێ و کاری ناوماڵیش بەیانیان زوو لە خەو هەڵدەستن خەوم لەوانێ وکو ئافرەتە چینە بێکە لە ماڵەیە زوو لە خەو هەڵدەستم نانی بەیانی دەخۆین نانی نیوەڕۆژ ئامادە دەکەم ئەوجا دەچمەدەوە ینی کە نیوەڕۆژ زۆر درەنگیش بێ بۆ نمونە سەعات 3 بێ 3:30 بێ هاوسەرم نانی ناخوات تا بۆ خۆم دێمەوە بەس منداڵەکان دەخۆن و ئێوارانیش لە ماڵین و نانی خۆمان چکە لەوانەیە کاری پەرلەمانتاری جیاواز لە دەوامێکی تری حکوومەت ئێوە پێویستکە لە دەرەوەش ینی خەریکی بەدواداچوون و هاوکات خەریکی کۆکردنەوەی زانیاری بن. کاتەکانت بەگشتی ڕۆژانە چۆن داڕێژەکەی ینی تاوەکو چەند لە دەرەوە بی؟ وەڵاهی کاگ عیمران لەوانەیە بە خۆشت ئاگاداری بە حکومیەوەی دێ پەرلەمان و پەیام لێر و من چونکە لە لیژنە یاسایی لیژنە یاسایی ئەرکی زۆر قورسە ینی زیاد لەوەی کەمە بە ڕۆژ لە دەرەین بە شەوانیش داوامان هەیە سەلەمانجی ڕەمەزان شەوان هەتاوەکو پاشی و نەدەهاتمەوە کۆبوونەوەی لیژنە یاساییمان هەبوو. باسی ئەم تاخیربوونەت دەکەم بەڵام پێم بڵێ ڕۆچیت بۆ ئێمە ئامادەکرد؟ بەڵێ وەڵاهی ئەو ڕۆ کە لە عادە ینی چونکە پێم وایە هەموو کەسێک برنج دەخوا برنج و گۆشت و شلە و قەیسی و چکە جەژنەکە قەیسی نەبێ و هەندێک مقبلات و زەڵاتە و باشە. پێم بڵێ لەگەڵەوەی کە مەشغوڵ بووی بە پەرلەمانتار و ئەوانە کاریگەری بەسەر خواردنەکانت کردو ئەو خواردنانەی کە جاران ئامادە دەکرێت ئامادەی دەکەیت؟
کەم تا زۆر کاریگەری هەر هەیە ینی چونکە من پێش پەرلەمانتاری ڕاستە دەوامم هەبوو بەڵام بەو جۆرە سەرقاڵ نەبووم زۆر حەزم لە خواردن دروستکردن بوو زۆر حەزم لە شیرنی دروستکردن بوو کەم شیرنی هەیە تاقیم نەکردێتەوە بۆ خۆم دروستم نەکردێت ینی کەم خواردن هەیە بۆ خۆم تاقیم نەکردێتەوە ئەنجا بۆ خۆشمان بە ماڵ و میوانین کاریگەری هەر هەیە بەڵام پێم وایە هاوسەنگێکیشم ڕاگرتووە زۆر باشە بالەکە حەمەدەمی پرسم چەند دەبێت دووەڵمە و کفتەر نەخواردن ئەو دوو خواردنە کاتی دەبزان چ نەکاتی دوێنێ شوێ دۆڵمان خواردن الحەمدولillah تا ئێستا ئەو خواردنانە شتان دۆڵمان خوارد شیرنی خواردنەکانی زۆر خۆشن و شیرنیشی زۆر خۆشە لە شیرنی کونافەی زۆر خۆشە ینی کونافەی زۆر بەخۆش حاضر دەکە خواردنەکانی تریش خواردنی کوردەواری دۆڵمە و کوفتە و سەر و پێشی زۆر خۆشە دینەخانمان دید لە تەسویرەکە بەڵام حەز دەکەم بزانم چەند منداڵان هەیە دوو منداڵمان هەیە کوڕە و کچە تەمەنیان کوڕەکە 11 ساڵە کچەکەش 7 ساڵە تەمەن درێژ بنیان ڕووپاخان لە نێوان پەروەردەکردن و هاوکات خان پەروەردەکردنی منداڵاتە دایکێکی بسۆزی منداڵ و خانمێکی باشی ماڵ و پەرلەمانتارێکی سەرکەوت و چۆن ئەو هاوسەنجێت ڕاگرتو بۆی کە هەر سێکیان وەکو خۆی بکەم کارانە وەڵاهی لە مەجای پەروەردە دەمەوێت ڕاستەکەی بڵێم زیاتر بابیان ینی لە مەجای پەروەردە ئەو فەراغی پڕ کردوێتەوە و ئەویان زیاتر بە پەروەردەی منداڵەکانەوە خەریکە ئەگەر ئەو یارمەتی نەدا بەڕاستی ناتوانم چونکە ئافرەت خۆی کە دانە تاقک بە تەواوی لە دەرەوە بێ تاقەکەی کار بە ئیشی پەرلەمانەوە خەریک بێ ئینجا خواردن دروستکردن و پەروەردەکردنیش لە سەرشانی خۆم بێ لەوانەیە هەندێک زەحمەت بێ نەتوانم حەق پێ بدەم بەس باوچیان ئەوەی بۆ پڕکردوینێتەوە فەراغە الحەمدولillah لە پۆستەکانی فەیسبوک و لە زۆر شوێنان دەنووسێ ڕووپاک ئەحمەد وەرتی ئێوە وەرتین و خەڵکی منتیقەی وەرتێن ئەم بەخۆم ئەسڵ وەرتیم خەڵکی وەرتێن بەڵام خەڵکی وەرتێن بەهۆی تێکەڵاوی لەگەڵ ڕانیە و منتیقەی ڕانیە ئەوانە هەر لە منداڵیەوە ماڵمان لە ڕانیە بووە بەڵام کە ئەسڵ ئێستا تۆ ڕانیەی یان وەرتی ئێستا وەرتیم هەر خۆت بۆوەرتی دەزانی بەڵێ خۆم بۆوەرتی دەزانم زۆر باشە شانازیش پێوە دەکەم زۆر باشە کا حەمەدەمین لەگەڵ پەروەردەی منداڵەکانە دایکان دەڵێ زیاتر تۆ پێوانە خەریکی چۆنی ڕۆژانە لەگەڵ داوامەکانیان داوامی قوتابخانە جگە لە داوامی قوتابخانە زیاتر بەچیەوە خەریکن زیاتر ئەو کاتی کە قوتابخانە هەبوو باڵین پاش ساڵێک دو ساڵ پێش ئێستا لە هەتا سەعات 3 لە قوتابخانە و دوای دەهاتینەوە خەریکی دەرس پێگوتن و چیرۆ خوێندنەوە ئەوانە بوو کە ئێستا کەرەنتینێ بەڕاستی ئێستا وەزاکە زۆر قڕز بووە تو ڕۆژانە ئەوانە لە سعات 9 بەیانیەوە دەی بەیانیەوە هەتاکو سعات 2 پاش نیوەڕۆ ئیشیان بەس لەسەر کۆمپیوتەر و ئۆنلاینە ئیشەکانیان ینی زۆر زەحمەتە تو قوتابیەکی پۆلی 2 یان پۆلیەکی سەرەتایی هیچ شتێکی لە مەکتەب نەخوێنبی بهینی بەر شاشێک بەرامبەر شاشە فێری بکەیت چۆن پیتەکانی سەرەتایی خوێندنەوەی فێر بکەیت ئەو زۆر ئەستنجێکی خاستن لەگەڵ دینەی کە پۆلی یەکیشی هەر بە ئۆنلاین تاوا کردو پۆلی دووشی بۆ ئۆنلاین تاوا کردووە کێشەشی زۆری لۆ دروست کردوینە بەڵام لەگەڵ داهین هیچ کێشەمان نیە فەزلەکە بەڕاستی بۆ ڕووپاچی زۆر یارمەتی دەدا لە پەروەردە بەس من نیمە ئێستا ماوەکە ینی تقریبا ساڵێک 2 ساڵە هەموو شەوانە چیرۆشیان بۆ دەخوێنەوە پێشنووسن زیاتر ئەو لەگەڵیانە باشە ئەزیزان وردە نزیکە بین و لە نانی مەغریب بۆی کە ئێمە نانی مەغریبەکەمان تاخیر نەبێ مەدەچینە ژوورەوە دواتر لەوێ گفتۆگەکەم بەردەوامی پێ دەدەین. طبعا ئەزیزان و خۆشەویستان یەکێک لەو بابەتانەی کە موسڵمان دەبێت بەردەوام گرنگی پێدەستی لە ڕەحمە و پێگە کۆمەڵایەتەکەیتی و تایبەتیش لە جەژنان و بەتایبەت لە جەژنی پیرۆزی ڕەمەزان لە پایەوەی کە موسڵمانان زیاتر خەریکی عیبادەت بوون و لە ماڵەوە بوون زیاتر سەردانی یەکتر دەکەین بزانین ڕووپاک خان و هاوکات کە حەمەدەمین و خێزانەکەی لەگەڵ چیلێ ڕەحم و سەردانیا چۆنە بعد بێمە سەرەوەی کە حەمەدەمین ئەو منداڵە جوانانەمان پێ بناسێنی بزانین چانیان دینە بوو ئەو پیتکەش ناوی چی بوو ئەو دینە خانە پۆلی دووە ئۆش کاکداهێنە پۆلی 5 هەر ئەو دوانەشتان هەنەوە باشە لە جەژنان زیاتر ئەوان بەچی خەریک دەبن وەکو منداڵی جارانی کۆن دەستنە دەرێ جەژنانە لەگەڵ خەڵکی بکەنیان بە پێوەی کە گەڕەکەتان واستەوە کەمتر عادەتەن جێژنانە ئەمە
سەرەتا لێرە لە ماڵی خۆمان ناین دەخۆین دوایە سەردانش ماڵێ بام دەکەین من عادەتەن لەگە بابم سەردانی خزمەکان دەکەم ئەوانش زۆر زار لەگە داچێندێنەوە لای ماڵێ داچیان جژنەکانیان با من چەشی لەگە دینەخانی بکەم دینە جلوبەرگێکی زۆر جوانت لەبەرە پەمبەیە کەیفت بەجێ چ کوردی دێ دینە پۆلی چەندی دوو لەگەڵ قوتابخانەی باش دینە پۆلی دوی کەواتە ساڵی پار کەرەنتین بوو ئەو ساڵی شەر بە ئۆنلاین و بە وابەتانە دەتخوێن بەڵێ حەزت لێ بچێ مەکتەبێ دینە لەگەڵ جەژنێک کوی جەژنت پێخۆشە بەڵێ جەژنان چی دەکەن دینە چێوە دەچن ئەدەچینە ماڵێ داپیرم و ماڵێ باپیرم خۆشە جەژنان چی دەکەیت و زیاتر دەچێت دەرێ سەردانی خزمان دەکەی یان بەس خۆت جوان دەکەی سەردانی خزمان باشە دینە نەداکت قەڵەوە نەبافت قەڵەوە تو لۆ هات جوان و خڕبەرچووی بەچێ دەچی باب بەباب باشە بدای کاک داهێنە با قسە لێ کاک داهێنێتم داهێنجان چۆنی باش ئەحواڵت داهێن جلێکی کوردی زۆر جوانت دەبەرێت چێ و جلە کوردی لۆ هەڵبژاردی داکت بەڵێ زۆر باشە داهێن پۆلی چەندی پێنج داهێن قوتابخانە بە کەرەنتین وها لە ماڵەوە بە ئۆنلاین خۆش بیان بچێ مەکتەبێک خۆشە لە مەکتەبی خۆشترە لە مەکتەبێک خۆشترە داهێنە تو جێژنان بە چ خەریک دەبی دەچێت چێن دەرێ بخۆمان هەرم دەمێت ئەوە دەکەین سەردانی خزمان دەکەین لەگەڵ بابت دەچی سەردانی خزمان دەکەیان لەگەڵ داکت هەر لەگەڵ هەردووچیان زیاتر لەگەڵ چانیە هەردووچیانەکە لەگەڵ یەکن لەگەڵ یەکن زیان نابنەوە دە زۆر چاکە ڕووپاخان دەست خۆش بێ داهێنجان ڕووپاخان زیاتر لە جەژنان سەردانیکردنتان لەگەڵ خزمەکان چۆن دەبێت ئێوە لێرە دەبن خەڵک سەردان دەکەن ماڵی گسکەن و دەستنەوە ماڵە گەورەکان وەڵا بە حکمی ئەوەی کە هەم هاوسەرم داک و بابی ماوە هەمیش داکم ماوە ماڵی داکم دەچینە لای هەردوو لایەن سەرەتا لە ماڵین پاشان سەردانی دەکەین بەس خەڵکیش سەردانمان دەکات ینی هەم سەردانی خەڵکی دەکەین هەم خەڵکی سەردانمان دەکات بە گەنجی بووینە ماڵە گەورە ینی بە گەنجی ماڵە گەورەین ئەوەش زۆر خۆشحاڵمان دەکات چکە بە حکمیەوەی پێش پەرلەمانیش ئێمە خاڵەکی ئەساسی لە ناو خێزانمان علاقاتی بەهێزبوونی علاقاتی کۆمەڵایەتیمان بوو و لە جەژنانیش چونکە دەرفەتەکە هەیە دەوام نییە و دەرفەت هەیە و بە حکمیەوەی کە دەبێت ئەمە وەکو مسلمان لە دوای بە ڕۆژوبوونی یەک مانگ دەبێت سیلەی ڕەحمیش بەجێ بگەێنین لە جەژنان هەم سەردانی خەڵک دەکەین هەم خەڵکی سەردان باشە کاری پەرلەمانتاری تا چەند کاریگەری لەسەر پێگە کۆمەڵاتێکە یان خۆت سەردانیکردنی خزم و کەسەکانت هەبووە بەڵێ خۆی کاریگەری بەڵام نەبووە هەی بووە بەڵام بەڕاستی لەسەر حسابی سەحەتی خۆمان نەمان هێشتۆ زۆر تەسیری هەبێنی چونکە ئەو بۆ نمونە جمعە و شەمان لەوانەیە نەوعانما تۆزێک ئیسراحەتمان هەبێ ئەوی تەرخان دەکەین بۆ علاقاتی کۆمەڵایەتی و سەردانیکردن لە ڕووی خێزانیەوە بگومان دەتوانم بەڵام جگەلەکە هەمەدەمین چه هاوکارتە لە مەسائلی پەرلەمانتاری ینی دایکە باوکرێت خوشکەکانە چه زیاتر هاوکارتە لە ڕووی خێزانەوە وەڵا خۆی لێرەوە دەمەوێت سوپاسی دایکم بکەم چونکە گەر دایکم نەبوو بە نەخوێندنم پێ تەواو دەکرا لەبەرەوەی پۆلی 6 بووم زاواجم کرد و هەروەها نەکاری پەرلەمانتاریشم پێ دەکرێت هەردوو منداڵەکەم داکم بەخێوی کردوون اینجا بۆیە گەر داکم نەبێ و هەروەها هاوکارم نەبێ یارمەتیم نەدا نەکاری پەرلەمانتاری پێ دەکرێت نەدەتوانم بچمە دەرێ ئێستا کە سەردانیکردن بۆ ماڵە دایکانت چۆنە لا جگە لە ڕۆژانی جەژن بێگومان مەبەستمە هەموو ڕۆژێ سەر لە داکم دەدا بە حکومی کە لەوەتەی باوکیشم نەماوە هەموو ڕۆژێگە سەری لێ نەدەم ناتوانم ماڵتان لێک دوورە ماڵی تۆ دایکت بە سیارەی 20 دقەڕەیە ئەوەندە دوورە بەس ناتوانم ئەگە ڕۆژێک نەچم هەست بە فەراغەکی زۆر گەورە دەکەم بێگومان دەبێت منداڵەکانیش دەبەروێ ئەوان زیاتر بەخێویان کرد سۆزێکی تایبەتیان بۆ ماڵی دایکتەوێ هەر زۆر هۆگری داک من چونکە هەردووچیان لە گچکەیەوە بەڵام داکم بەخێوی کردوون لە تەڵەبە بووم لە جامیعی ئەوانە گچکە بوون منداڵ بوون ئەو بخۆی بەخێوی دەکردن ینی هەموو ئەرکەکە لە سەرشانی داکەم باش کاک حەمەدەمین وا هەڵکەوتووە کە ڕووپاخان لە دەوام بێت و میوانتان بێت و خۆت لەگەڵ منداڵەکان پێشوازی میوانتان کرد بێت زۆر زاروا ڕێکەوتەوە بەڵام ڕووپاک پێشەوەی لە ماڵی بستە دەرێ ئامادەکاری بۆ هەموو شتێک دەکەیان خواردن شتی حازر دەکە بۆ نێوان بەوانە هەموو شتێکمان حازرە کە دێ و ماڵێ ینی هەر میوانەشی بێ هەموو شتێک لە ماڵی حازرە و
نۆرمەڵە شتەکە زۆر بە نۆرمەڵیەوە. باسی کرد سەردانی کردین بۆ ماڵی دایکیوانە زۆر هی تۆ شۆنەکە حەمە دەبینە تۆ شەروە سەردانی کردنتان لە ماڵ لە هەولێرن ئێمە لە بنەسڵاوەیە ماڵی بام لە بنەسڵاوەیە ئێمە هەفتەی سێ چوار وەرجارێک سەرش لە تاکو بام دەبێت بێکەوە هەردەچین بۆ لایوانی شەر ینی سیلێ ڕەحمتان قەتع نەکردێت بەهۆی مەشغوڵیتان بەهۆی شکار لەسەر ئیسرحاتی خۆمان تەسفیە بە خۆمانمانداوە بەسەتا ئەو ڕێگەی باوەڕین ژیانمان بکەین. ڕووپاخان خەڵک بۆ کێشەکانی بێگومان ئێوە نوێنەری خەڵکن لە پەرلەمانی کوردستان بۆ کێش و گرفتەکانی هیچ کات بووە بەبەردەوام سەردانی کردان هەبرێەوە میوانتان لە ماڵەوە هەبێش؟ بەڵێ بۆ کاری پەرلەمانتاری بەڵێ ینی میوان دێتە ماڵێ خەڵک دێ سەردان دەکە کێشەکانیان دێتن دێن لە ماڵێ و دەرگاشمان بەڕووی کەسدا نەخستۆ چونکە ئەو خەڵکە متمانێ بە ئێمەداوە نابێ ئینسان بێوفا بێ بەرامبەر بە خەڵکی خۆی دەبەرەوێ ئێمە نوێنەرایەتی خەڵک دەکەین بۆیە چ لە ماڵ بێ لە دەوام بێ ینی پێشوازیمان بە بەردەوامی لە خەڵک هەبووە ینی کەیس هەبووە کەیسی خۆی هێناوەتە ماڵە و لێم وەرگردو و پێشوازیشم لێ کردووە. باش کاک حەمەدەمین بێگومان ڕووپاخان بەهۆی ئەوەی کە پەرلەمانتارە لەوەیە میوانی بێتەوە و کات مەشغوڵیشی بە سۆشیال میدیا و موبایل چکە لەوێش ساڵاکە مەشغوڵیشی بەو بابەتانە هەبێ ئەوە نەبۆتە گرفت بۆ تۆ کە بێزار بە هیچ کاتێک لەو مەشغوڵیەتە هیچ کێشەیەوەمان نیم چکە من بەخۆشم پێشتر هەر مەشغوڵم ئەوش هەر مەشغوڵ بە ینی ئەو شتێشیەوە نیە باوەڕیم پێشتری ڕووپاک هەرە دەرەوە بووە پێشتریانیشی محاماتی کردویان ئیشی حیزبی کردووە لە دەرەوە منش بەهۆی سەرقاڵیم بە ئیشی خۆم زۆر زار بەیانیان دەرەچینە تا ئێوارە هەردووکمان ناگەڕێنەوە شتێکی زۆر نۆرمەڵ بووە ینی ئەوە گرفت نەبووە الحەمدولله زۆر باشە. من ئاگادار بووم لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە پێوەی کەوانە ڕووپاخان لە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانە تا درەنگانی شەو لە پەرلەمان دەمایەوە ئەوە تا چەند گرفت بوو چکە مانگی ڕەمەزانەوەی تر بە ڕۆژی و شەوان لەوەیە پێت خۆش بێ لەگەڵ خێزان و خانەوادتان کۆبیە و نانێک بخۆوانە زۆر زار لێرە کە فتارمان دەکردەوە شتەکانی هەڵدەگرت و دەچووە کۆبوونەوەی لیژنەی یاسایی هەتاکو سعات یەک دوی شەوێ زۆر بەرەوبەر با بڵێن پارشی ئەوجە دەگەڕا لە مانگی ڕەمەزان بە زۆر بێوا بووە زۆربەی هەفتەی با بڵێن سێ چوار ڕۆژ بەردەوام وا بوو. ڕووپاخان تەنها لەم ڕەمەزانەیە بەو شێوازە مەشغوڵ بوون چەند ڕۆژێکیان بەگشتی لیژنەی یاسایی بەو شێوە زەمەشغوڵە خۆی کاگە ئەمران ئەگەر پەرلەمان ئیشکە لیژنەی یاسایی ئاوە مەشغوڵ دەبێت لەبەرەوەی لیژنەی یاسایی دڵی پەرلەمانە ینی هەموو ئامادەکاریەکان بۆ کۆبوونەوەی پەرلەمان لیژنەی یاسایی دەیکا جا بۆیە ئەگەر لە حاڵەتی نۆرماڵ و تەبیعی ینی پەرلەمان بڕوا لیژنەی یاسایی دەبێ ئەوە ئیشی بێ ینی ئەوە شتەچی نامۆ نییە بەڵام ئەوەی کە لە ساڵی ڕابردوو دوو وەرز پەرلەمان ئیشی نەکردووە ئەوە نامۆ بووە. باشە پێم بڵێ سیلەی ڕحم و سەردانیکردن لەگەڵ پەرلەمانتارەکانتان چۆنەوەتە تێکەڵاوی کۆمەڵایەتیتان هەیە لەگەڵ پەرلەمانتارەکانی تر خۆی بە پەرلەمانتار دەگۆڕێ من بۆ خۆم تێکەڵاویم باشە ینی لەگەڵ پەرلەمانتاران لە سەردەم فراکسیۆنەکان لەبەرەوەی لە چوارچێوەی کاری پەرلەمانتاری ئێمە پەرلەمانتاری خۆمان دەکەین لە ڕووی قەناعەتەوە ئێمە لەوانەیە جیاوازی بیر و بۆچوونمان هەبێ بەڵام ناکاتە ئەوەی ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیشمان تێک بدەین کە نەخۆشی بێ یاخود سەر ئێشە بێ یان هەر شتێک بێ ئێمە هەواڵپرسینمان هەیە و هەروەها سەردانیکردنی یەکتریشمان لە سەردەم فراکسیۆنەکان هەیە. ئێوە دوو ئافرەتن لە فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵ بەدریەخان پەیوەندیتان چۆنە جگە لە پەیوەندی پەرلەمانتاریەکە؟ بەڵێ بەدریەخان بە خوشکی گەورەی خۆمیدا دەنێم و زۆر مرتاحم لەگەڵی و دەمەوێت لێرە ڕای بگەێنم بەڕاستی ئافرەتەکە نمونەی کەمە پەیوەندیمان زۆر باشە وەکو خوشکانی جیا لە کاری پەرلەمانتاریکە هەماهەنگ و هاوکاری یەکتری بەڵام لە ڕووی پەیوەندی هاوڕێتی بەڕاستی هاوڕێک و خوشکێکی زۆر باش. دەستان خۆش بێ بۆ ئێمە ڕاگەیەند کاریش ئێوە دوو خوشکی زۆر بەڕێزە زۆر سپاس ئێوە بەڕاستی هەموو کات پاڵپشتی ئێمە بوونە ڕاگەیەندکارەکان پەیامێر کامیرەمانەکان لەگەڵ ئێمە ماندوونە لە کۆبوونەوە لەگەڵ مەدەمێنەوە دەکەم بێگومان کە حەمەدەمێنێنی ڕۆک و ڕووپاخانیش ئاماژەی پێدا جگە لەوەی کە بۆ نمونە ئەو لە پەرلەمانتار خۆی مەشغوڵە زۆر پێویستی بە هاوکاری توە هاوکاریەکانە زیاتر چین بۆ ڕووپاخان لە چ ڕوویەکەوەیە پێویستی بە تۆیە بەردەوام طبعا ژن و مێرد بۆ جوانن کە هاوکاری و تەعاونیان لە بینی هەبێ لەغەمبەر سەڵەم دەفەرمێ خەیڕکم یا ئەهلی ئەوەی لەسەر من بی با بڵێن زیاتر ئەوەی کە ئەو داوای دەکە بەڕاستی یارمەتدانی منداڵەکانە خاستن لە ماوەی کە ئۆنلاینە دەرسەکانە با بڵێن ئەگەر میوانە شتێک بێ ئەو لە ماڵ نەبی
ئەو زیاتر ئەو شتانەیە ئەو کەی تریش و کاری ماڵ هەموو بەخۆی دەیکرد سەرکەوتوو بن یاخوا سەلامت یاخوا هەر لە خۆشیدا بن ئینشاءڵڵا لەگەڵ قەت ئێوەش. ڕووداوی ناخۆشتان بەسەر نێ دوور بن لە ڕووداوە ناخۆشەکان ئەزیزان ئێمە نزیک دەبینەوە لە نانی ئێوارە بۆیە بەیەک خۆ لەگەڵ ئەمڕۆ ستافی پێیان لەگەڵ ئەو خێزانە جوانەیە نانی ئێوارە دەخۆین و دواتر ئینشاءڵڵا بەردەوام دەبین. بەڵێ زان و خۆشەویستان بێگومان ڕووپاخان جگەلەوەی کە لە ماڵەوە خەریکی خێزانەکەیەتی بەشێکی تری ژیانی لە پەرلەمانی کوردستان و وەکو نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانە بۆی ئەمڕۆ دەمهەیە باسێکی پەرلەمانی کوردستان بکەین و باسی دیوی ناوەوەی پەرلەمان بکەین بۆ نمونە و شتانەی کە پێشتر ژێمان لێ نەبووە حەزەکەم لەم بەرنامەیە لەگەڵ ڕووپاخان باسی بکەم. ڕووپاخان پێم بڵێ لەگەڵ کاروباری پەرلەمانە چۆنیت؟ بەڵێ خۆی کاروباری پەرلەمان ئەوەندەی لەناو هۆڵە کە خەڵک دەیبینێ و کۆبوونەوە کە بەقش دەکرێ و هەروەها بەڕاستە و خۆ خەڵک سەیرمان دەکەن سێ قاتی ئەوەندەی لە لیژنەکانی پەرلەمانە کاروبارمان و لە بەدواداچوونە بەدواداچوونی کاروباری خەڵک و هەروەها لێ پێچینەوە لە حکوومەت چکە کاری پەرلەمانتاری هەر ئەوە نییە لە ناو هۆڵ تۆبەی قسە بکەی و لە سۆشیال میدیا برە و بە قسەکانی خۆت بدەی و بچی ینی لۆبی لە سۆشیال میدیا بۆ بکەیت ئەسڵەن ئەوە هەر بەشێکی بچووکی کاری پەرلەمانتاریە کاری پەرلەمانتاری لە بەدواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەتەوە دەست پێ دەکات کە بە چەند ڕێکارێکە بۆ نمونە پرسیارکردن لە حکوومەت هەر کەس کەیسێکی گەندەڵی لە جەیەک هەستت پێی کرد یاخود خەڵک یاداشتت دێنێتە لە خەڵک سکاڵای دەهێنێت دەبێت و بەدواداچوونی بۆ بکەیت لە ڕێی پرسیارەوە بینەری بۆ حکوومەت کە وەڵامەکە دووەرگرت وەڵامەکە قەنەعەت پێکرد نەبوو اینجا تۆ دەی بەڵگە دەخێڕ و هەوڵ دەدەی بانکهێشتی وەزیرەکان و هەروەها لایەنی پەیوەندیدار بکەیت کە ئەوە هەر ینی نەگەیشتی ئەنجام دەست دەکەیت بە پرۆسەی پرساندن ئێمە لە پەرلەمانی کوردستان تا ئێستا سێ پرساندنمان کردووە بە تایبەت فراکسیۆنی کۆمەڵ پرساندنمان بۆ سەرۆکی حکوومەت کردووە پرساندنمان بۆ جێگری سەرۆکی حکوومەت و هەروەها پرساندنمان بۆ وەزیری دارایی کردووە کۆبوونەوەی پەرلەمان نەبووە یاداشتمان نەبێ بۆی وەزیرێک بێتە پەرلەمانی کوردستان. باشە ڕووپاخان لەگەڵ ئەوەی کە ئێوە چاڵاکەن ئەمساڵ لەو خولەی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی کۆمەڵ جیاواز لە زۆرێک لە خولەکان چاڵاکێکی زۆری پێ بووی ئەوە بووکە پەرلەمانتار کاکسۆران عومەر تەنها لە فراکسیۆنی کۆمەڵ بێبەش کراوە بەڕاستی مافی پەرلەمانتاری لێ سەندرایەوە بەڵام خەڵک و هاوڵاتی هەشتان گلەیی لە پەرلەمان هەیە دەڵێ پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە کێ پەرلەمانی کوردستانی بێڕۆڵ کردووە بۆچی هیچ یاسا و قانونێک لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان دەرناچێت؟ بەڵێ خۆی خەڵک ناحەقی نییە گە لە پەرلەمان ڕازی نەبێ لەبەرەوەی خەڵک ئەوەی دەوێت کە دەستکەوت شتێک بێتە دەستکەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستکەوتیش خەڵک لە ئێستادا چی دەوێت موچەی لەما لە کاتی خۆی پێ بدرێ بە بێ لێبڕین ئەمە مانەیوانی ئێمە ئیشمان لەسەر نەکرد بێ ئێمە سعات بە سعاتی ژیانمان ئیش لەسەر لێبڕینی موچە دەکەین نەک بڵێ هەموو ڕۆژێ بەڵام دەمێ ئەو حقەتە بخەمە ڕوو بەڕاستی ینی پەرلەمانی کوردستان لە 111 کورسی پەرلەمان 45 فراکسیۆنی پارتیە 21 فراکسیۆنی یەکێتیە و هەروەها 12 هی گۆڕانە بەڵام بەشێکی زۆریان ئینسان حەقی بڵێ بەشێکی زۆریان لەگەڵ ئێمە لە زۆربەی پرسەکان هاوڕان و 11 کورسی پێکهاتەکانیشمان هەیە ئەوانە هەمووی جگە لە بەشێکی گۆڕان نەبێ و لە فراکسیۆنیەکێکیش یەک دوو پەرلەمانتار نەبێ هەمووی داکۆچی لە ماف و خواستەکانی حکوومەت دەکانە خەڵک ڕاست ینی ئۆپۆزیسیۆن کەمینەیە زیاتر بەڵێ ئۆپۆزیسیۆن کەمینەیەکە لە پەرلەمانی کوردستان ینی ئەو کەمینەیە بەپێی پەیڕەوی ناوخۆ زۆر کار هەیە ناتوانانی بیکە ینی دەنگ ئێستا بەڕاستی بەداخەوە زۆرینەی پەرلەمانی زۆر خراپ بەکاردەهێنرێت ینی من یەک نمونەی بچووک بجێڕمەوە
یاداشتێکماندایە سەرۆکایەتی پەرلەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە سوکایەتی بە پیرۆزیەکانی مسلمانان و خەڵکی هەرێمی کوردستان کرا هەم لە قورئان سوڵاندن بگرە هەم لە سەماکردنی دوو گەنج لە ناو شەقامێکی گشتی هەم کچێک تابلۆیەکی هەڵواسی بوو کە باوەش بە خۆڕایی ینی ئەمانە لە مانجی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی هەم پێچەوانەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامە هەم پێچەوانەی عادات و تەقالیدی کۆمەڵگەی کوردەواریە بۆ داوامان کرد کە کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان بکرێ لەسەر ئەو پرسە ناکرێت پەرلەمان خۆی بە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بزانێت بەڵام بێدەنگ بێ ئەوە بوو خستیانە بەرنامەی کار من خۆم واژوم کۆ کردەوە و خستیانە بەرنامەی کار بەیانی کە چوین کۆبوونەوە دەستی پێ کرد هەندێک لە پەرلەمانتارانی دەسەڵات داوای ئەویان کرد کە ئەم کۆبوونەوە نهێنی بێ مشکان بە چ پاساوێک بۆ نهێنی بێ یعنی بە ئاشکرا سوکایەتی لەسەر شەقامەکان سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام کراوە بۆچی ئەمەش بە ئاشکرا قسەی خۆمان نەکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆی ڕوون نەبێتەوە کە چێ داکۆکی لە خواست و داواکاری ئەوان دەکا بەڵام بەڕاستی ئەو زۆرینە پەرلەمانیە خراپ بەکارهێنرا و دەنجیان لەسەر ئەوەدا کە کۆبوونەوە نهێنی بێت جاوە لە بچووکترین شتەوە ینی ئەم زۆرینەی پەرلەمانیە چۆن دروست بووە ینی نەچوونی هاوڵاتیان بووە یان هاوڵاتیان دەنگیان پێداویان لایەنە تەزویرەکانی هەڵبژاردن بووە بەڕایتێ یەکەم هۆکاری سەرەکی تەزویر بووە هەردوو حیزبی دەسەڵات بەڕاستی بە تەزویر نەبێ کورسی ناهێنن بۆچی پارتی لە سلێمانی دوو کورسی دەهێنێ یاخود بگرێ کورسی دەهێنێ بۆچی یەکێتی لە هەولێر دوو کورسی دێنێ ینی هەندی ئێمە دەنجیان هەیە بەڵام ئەو تەزویرە وای کردووە کە بەڕاستی ڕێژەی کورسیان بەرز بێتەوە هەروەها خەڵکی ناڕازی ئەوەی لە بەرەی ئۆپۆزیسیۆنە ئەوەندە بێزار بووە لە هەڵبژاردن و ئینتخابات و لە بەرەوەی دەڵێن گۆڕانکاری ناکرێ ناچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان لە هەڵبژاردننی ڕابردوو ئەوەمان بینی کە ڕێژەی دەنگدان کەم بێتەوە ئۆتۆماتیکی تەزویر زیاد دەبێت ئەمە ژوای کرد کە کورسی حیزبەکانی یاخود فراکسیۆنەکانی دەسەڵات زیاد بێ لە پەرلەمانی کوردستان لە زیاتی ئەوەی کار بکەن بۆ خواست و داواکاری خەڵک نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەڵام نوێنەرایەتی حکوومەت دەکەن ڕووپاخان ئەفۆن ینی دەتوانم بڵێم ئێوە باجی ئەو نەچوونەی خەڵک دەدەن بۆ سەر سندوقەکان ئێستا لە پەرلەمان کە زۆر جار پێویستن بە واژویان دوانێکی پەرلەمانتارانە بەڵێ زۆر باجیشمانداوە بەڕاستی ئەو کورسیەکەمەی ئۆپۆزیسیۆن کە هەیە ئێمەی تەواو هیلاک کردو ینی لەبەرەوەی ئێمە ئێستا 22 کورسی ئۆپۆزیسیۆنمان هەیە ئەگەر چل کورسی بوو بە ئێمە مادووبوونەکەمان نیو قات دەبەوە ینی بۆیە بەڕاستی زۆر هیلاچین لەگەڵ ئەوەشدا خەڵک گلەی هەر هەیە خەڵک هەر لێمان ڕازینە لەگەڵەوەی کە ئێمە تەسڕێ قوربانی زۆر دەدەین ینی فراکسیۆنێک 45 کورسی پەرلەمانی هەبێ یەکێک 7 کورسی هەبێ ئەمە وەکو یەک نییە ینی ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵ بە تایبەت من ینی لە لیژنەکان دەتوانم زیاتر باسی خۆم بکەم لە لیژنەکان ناتوانم مۆڵەتێکیش وەربگرم لەبەرەوەی دەبێ ئاگادار بم ینی قانونەکان چۆن دادەڕێژرێن و هەروە چەندی خواستی خەڵکی تێدا جێ دەکرێتەوە بە ئاگدار نەبوونێکتان ئەگەری هەیە یاسایەک بەرکار بکەن کە زۆر تەسیل لە ئیجتیما و کۆمەڵگاوە بە هاوکات ڕەوشی ژیانی خەڵک بکە بەڵێ چەندین یاسا هەیە لە لیژنەی یاسایی ئەگەر ئێمە یەک دوو پەرلەمانتار ناڕازی نەبوو باین لەوانەیە ینی بەرگە و مادەکان وا تەسبیت بکرابان خەڵک ئەسەرەکەی نەبینێت تا جێبەجێ نەکرێ بۆیە ینی حزوری ئێمە زەرورە و هەروەها پەرلەمانتار هەیە لە ناو هۆڵی پەرلەمان بە حیسابی خۆی زۆر دیفاع دەکا بەڵام لە کۆبوونەوەی لیژنەکان نایە دەزانی کاک عیمران پەرلەمانانی دنیا کۆبوونەوەی ڕاستەخۆ کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمانە هینا و هۆڵی پەرلەمان بە ڕاستەخۆ ناگوازرێتەوە لیژنەکانی پەرلەمان بە ڕاستەخۆ دەگوازرێتەوە چونکە لیژنە ئیش و کاری پەرلەمانی دەکات یانیوانێ هاوڵاتیان ئەسڵ نەزانن لیژنەکان چێ و بەشێکی زۆری ینی لیژنە کاری سەرەکی پەرلەمانەکات و هەموو شتەکان ئامادە دەکات و کۆبوونەوەی دی بەس ئەرزە ئەوەی بەس ئەرزە کۆبوونەوە چونکە تو ئامادەکاری ینی قورسترە لەوەی کە تو بێ ینی جێبەجێکەی ئامادەکاریەکە جێبەجێ بکەیت بۆیە ناخەڵک ئەنداوانێ هەر نەزانێت لە چ لیژنەیەکیشی ئەمەش ئەو سیاسەتە سەقەتەی هەرێمی کوردستان وای کردووە کە لیژنەکان ڕۆڵ و کاریگەر و پێگەیان داوازێت باشە ئەگەر بە چەند وشەیەک وەڵامی من بدەیتەوە هاوڵاتیان گلەیەوە دەکەن پەرلەمانتاران بۆ هیچ شتێک ناکەن بۆ خزمەتی خەڵک ئەم گلەیە گەر بە چەند وشەیەک وەڵام دەیتەوە چیان پێ دەڵێ خۆی من دڵی پێمان ناکرێ ئێمە بەهۆی ئەو زۆرینێکە لە پەرلەمان هەیە دەڵێمە خەڵکی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتوو بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بۆی ئێمە باشتر بتوانین ئیشیان بۆ بکەیت باشە
دەست خۆش بێ ڕووپاخان زۆر سپاس بەوە دەرفەتەی کە بە ئێمەدا ئەمە زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ جەژنە لە ماڵیەوە بووین بەڵێ زان سەلامەت بێخوا ئەزان و خۆشەویستان بەرنامەی ئەمجارەی جەژنانەمان پێشکەشکردن بەو هیوای هەموو لایەکتان هەر لە جەژن و خۆشی و شادیدا بن سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرەوە سپاس بۆ ئۆفیس و نووسنگی پێیان لە شاری هەولێر تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر و دیدارێکی تر بێوێ عزیز و خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوای پەروەردیگار بن